بەرزان محەممەد تەمەن 29 ساڵ لەدایکبووی شاری هەڵەبجە لە تەمەنی 1 ساڵی لەدایک و باوکی خۆی لە وڵاتی ئێران ون بووە. 28 ساڵیشە لە شاری سنەی خۆرهەڵاتی کوردستان ژیان بەسەردەبات. لە دوای ونبوونی ژن و پیاوێکی کورد لە پارێزگای سنە وەک منداڵی خۆیان بەخێویان کردووە. لە تەمەنی 15 ساڵی بەرزان ئەو ژنەی بوو بەدایک بۆی گیانی لەدەستدا. هەمان ئەو پیاوەیشی بوو بە باوک بۆی 2 ساڵ پێش ئێستا گیانی لەدەستدا. بەرزان 6 ساڵە دەزانێت منداڵی ئەو ژن و پیاوە نییە کە بەخێویان کردووە و 3 ساڵیشە دەزانێت خەڵکی هەڵەبجەیە. ئەم گەنجە لە شاری سنە هاوسەرگیری کردووە و لە یادی 28 ساڵی کیمیابارانی هەڵەبجەش بە کەسوکارەکەی خۆی ئاشنا دەکرێتەوە. ئەو نە کارەکانیان بۆ من سەختەوە کردووە و کە بیشتر بەفکرەوە بووم کە ڕێگەکە خاستر بێت، ڕێگەکە سافتر بێت کە بتوانم بگەیم بە ئەوان. و لەم مدەتیشەکە سابت بوو بناڵ هەڵەبجەم کەمێک سەختە بوو من، یانی دوایان 27 ساڵ فرە سەختەکە بتوانم ئەو حسە دەرونی خۆمە شاید هیچ کامیگان ناگەیان لە دڵ من نەوێت کە مثلا دڵ من چێ هاتیە و نەتوانم بروزی بەم بۆیان وەلێ واقعان هەم خۆشە هەم سەختە. هاوشێوەی بەرزان گەنجە دۆزراوەکەی هەڵەبجە ئەعزەم موسایان ڕەحیم تەمەن 31 ساڵ لەدایکبووی شاری هەڵەبجە لە تەمەنی 2 ساڵی و 6 مانگیدا لە وڵاتی ئێران لەدایک و باوکی خۆی ون بووە و لە ڕێگەی خانەی بێسەرپەرشتانی شاری هەمەدانەوە دراوە بە ژن و پیاوێکی فارسی هەمان ئەو شارە کە لەو کاتەدا ئەو ژن و پیاوە 12 ساڵ بووە هیچ منداڵێکیان نەبووە و بەڵام دوای 4 ساڵ لە بەخێوکردنی کچە ونبووەکەی هەڵەبجە ئەوانیش منداڵیان بوو و ئێستا جگە لە ئەعزەم ئەو ژن و پیاوە 2 کچ و کوڕێکی تریان هەیە. ئەعزەم لە تەمەنی 14 ساڵیدا زانیوێتی ئەو ژن و پیاوەی کە خۆیان کردووە بەدایک و باوکی کە سوکاری ڕاستەقینەی ئەو نین. دوای هاوسەرگیریشی ئێستا کچە هەڵەبجەیەکە لە تارانی پایتەختی ئێران نیشتەجێ بووە و 2 کچی بە ناوی فاتیمە و زەهرا هەیە. ئەمیش وا بڕیارە لە یادی 28 ساڵی کیمیابارانی هەڵەبجە بە کەسوکارەکەی خۆی ئاشنا بکرێتەوە. من دقیقاً لحظه که به من گفتن منە و کاتێ دایک و باوکم پێیان وتم منداڵی ئێمەنیت زۆر بێتاقەت بووم. تەنانەت بۆ ماوەی چەند مانگێک نەقسەم دەکرد و نەدەشم توانی بگریم. ئەوەشیان پێوتم کە تۆ منداڵی ئەو ناوچانەی کوردستانی کە جەنگی لێ بووە، بەڵام ئێستا شانازی دەکەم کە خەڵکی هەڵەبجەم. به من گفتن بە گوێرەی ئامارەکانی کۆمەڵی قوربانیانی کیمیابارانی هەڵەبجە تا ئێستا 72 خێزان باز لە ونبوونی 114 منداڵی خۆیان دەکەن لە کیمیابارانەکەی هەڵەبجەدا و لە دوای ساڵی 1995ەوە تا ئێستا 8 لە منداڵە ونبووەکانی هەڵەبجە دۆزراونەتەوە و بە کەسوکارەکانی خۆیان ئاشناکراونەتەوە. لەگەڵ بەرزان و ئەعزەم کە یەکلایی بۆتەوە خەڵکی هەڵەبجەن 8 کەسی تریش باز لەوە دەکەن منداڵی ونبووی ئەم شاران. وریا حەمەکەریم NRT هەڵەبجە.